ساڵتان لێبێت لە کورسات نیوزەوەڵقەی شینۆی پانۆراماتان پێشکەشەکەین. پانۆرامای ئەم شەومان بۆ قسە و باسە لەسەر ئەو هەرەسە ئابووری کە ئێستا زۆربەی وڵاتانی جیهانی گرتوتەوە بەهۆی هاتنی ڤایرۆسی کۆرۆنا و لەگەڵ ئەوەشدا دابەزینی نرخی نەوت کە ئەمڕۆ بە شێوەیەکی بەرچاو نرخی نەوت دابەزی کە لەسەر و 20 دۆلارەوە فرۆشراوە مامەڵی پێوەکراوە. دابەزینی نرخی نەوت و هاتنی ڤایرۆسی کۆرۆنا تا چەند کاریگەریە بێت لەسەر ئابووری وڵاتانی جیهان بەگشتی و عێراق بە تایبەتی و هەرێمی کوردستان بە تایبەتتر. لەگەڵ دابەزینی نرخی نەوت و هاتنی ڤایرۆسی کۆرۆنادا وڵاتان دەبێت چۆن خۆیان ڕێبخەنەوە بە تایبەتی لە بوارە ئابووریەکەدا بۆی کە بواری ئابووری زۆرێک لە وڵاتانەی کە داهات و سەرمایی ساڵانە و مانگانەیان لەسەر نەوتە دەبێت چۆن داهات و ئابووری خۆیان ڕێبخەنەوە. هەرێمی کوردستان و عێراقی ژێکێکن لە وڵاتانی کە هەمیشە لەسەر ڕێژەی فرۆشتنی نەوت داهاتیان دەستکەوتووە و بودجەی ساڵانەی خۆیان خەمڵاندووە. لە ئێستادا پێویستە هەرێمی کوردستان و عێراق چۆن ئەم ڕەوشە قورسە تێپەڕێنن. بۆ قسە و باز لەم بارەیەوە پانۆرامای ئەم شەو میوانداری هەرێک لە بەڕێزان لە ستۆدیۆی سلێمانی کاک ڕێبوار محەممەد پسپۆر لە بواری وزە لەگەڵمانە بێت. بەخێربی کاک ڕێبوار. هەروەها بڕیارە کاک ڕێباز حەسەنیش ئابووریناز لە ستۆدیۆکانمە لە شاری هەولێر لەگەڵمان بێت. بەڵێ کاک ڕێباز سەرەتا لە تۆ دەست پێ یەکەم. ئێستادا وەکو ئاماژەم پێدا ئابووری جیهان بەرەو هەرەسێکی گەورە ڕات وەکو هەمومان نەزانین هاتنی ڤایرۆسی کۆرۆنا و لەگەڵیشیا دابەزینی نرخی نەوت بەهۆی ململانی نێودەوڵەتیەکان بە تایبەتی رووسیا و سعودیە ئەو تا وەسعەکەی بەم ڕۆژە گەیاندووە. خوێنەوەتان بەگشتی. زۆر سپاس بۆ میوانداریەکەتان لە ڕاستیدا دۆخێکی سەختی تاڵ کە هیچ کاتێک هیچ لایەنێک و هیچ دەوڵەتێک تەوەقوعی ناکرد ئەم دۆخەی کە ئێستا بەهۆی هەرسی نرخی نەوت و جەنگی نرخی نێوان سعودیە و رووسیا و هەروەها ئەو کێشانەی کە پێشووتر کەڵەکە بوون لە نێوان ئەمریکا و رووسیا وای کرد کە دۆخێکی وا بێتە عالەمەوە کە هەموو جیهان تووشی قەیرانێکی ئابووری گەورە بن کە ئەسبابەکانی هاتنی پەتای کۆرۆنا بە هەموو جیهاندا و بەهۆی فائزبوونی سەرەتا 3 ملیۆن و نیو بەرمیل نەوت لە بازاری جیهانیە و دواتر ئەو مادەی کە 3 ساڵ لە نێوان ئۆپێک پڵەسە کە رووسیا قیادی دەکرد کە یەکی 4 تەوا بێ و ئەو ئیتیفاقی کە ویستیان درێژەی پێ بدەن بەڵام رووسیا ئامادە نەبوو درێژی کاتەوە سعودیش وڵاتی سعودیە بۆ ئەوەی کە عقوبەی رووسیا بدات بە شێوەیەکی لە ناکاو ئەوەی ڕاگەیان کە نەوت لە 9.7 ملیۆن بەرمیلەوە بەس دەکاتەوە بۆ 13 ملیۆن بەرمیلی ڕۆژانەوە بۆ دۆستەکانی نەوت بە شێوەیەکی کەمتر لە بازاری جیهانی نەوت دەفرۆشە. بۆیە سعری نەوت لە 56 دۆلارەوە هاتە سەر ئەوەی کە ئێستا بە 22.58 سنت فرۆشاوە. ئەمەش دۆخێکی وای دروست کردەوە کە هەموو بۆرسەکانی جیهان و پشکی هەموو کۆمپانیەکان و بازاری جیهانی هەموو وەسانەوە ئێستا ئەو دۆخەی کە ڤایرۆسی کۆرۆنا پەتای کۆرۆنا هێناوەتی 3.6 ملیار مرۆڤ لە ماڵەوە کۆرنتینە کراون و بازاری جیهانی بە تایبەتی لە کەرتەکانی گواستنەوە و پیشەسازی و کارگەکان هەمویان وەستاون و دۆخێکە کە لە کەناری ئینهیاری کردووە نرخی نەوت و ئەمڕۆ 10 ملیۆن بەرمیل نەوت لە بازاری جیهانیە فائیزە و تەڵەبی لەسەر نییە. زۆر باشە. کاتێک کە بە 22 دلار و 58 سنت نەوتی جیهانیە فرۆشرێت نەمەوێت ینی وەسعەکە بێنمەوە نێو عێراق و هەرێمی کوردستانیش دیارە هەم عێراق هەم هەرێمی کوردستان وڵاتیشی هەناردەکاری نەوتن بۆ دەرەوە و بودجەکەشیان بە زۆری لەسەر نەوت بنیادەنێن. عێراق بە چەند فرۆشتێتی؟ لە ڕاستیدا عێراق لە پرۆژەی یاسایی ساڵی 2020دا نرخی نەوتیان بە 56 دلار خەمڵاندووە کەوا بوایە 3.8 ملیۆن بەرمیل ڕۆژانە نەوت هەناردە بکرێت کە ئێستا 3.5 ینی 3 ملیۆن و نیو هەنار دەکرێت و بە 56 خەملێنراوە ئێستا ئەمڕۆ بە 22.58 سنت فرۆشاوە کە عێراقیش بە پێی اعترافی حکوومەتی عێراقی خۆی 5 دلار کەمتر لە بازاری بڵێن یا نرخی برێنتی عالەمی کەمتر ئەفرۆشێت کەواتە بە 17 دلارە. ئەم 17 دلار کلفەی دەریێنانیشی هەیە کەواتە با بڵێن ئەو بودجەی کە خەملێنراوە کە عێراق لەسەری
ئیش بکات بەڕاستی لە سەرۆ هەفتاوە تووشی ئینهار بووە هەروەها بێتۆ سەر هەرمی کوردستانیش کە وەکو داتایەکی ڕسمینە بەڵام دەڵێت لە 450,000 بەرمیلی ڕۆژانە زیاتر نەوت ئەفرۆشێەوە پێشتر کە ئەترافی حکوومەت هەرمی کوردستان لە $10 کەمتر لە بازاری جیهان نەوتەکەی هەناردەکەوە ئەمڕۆ ئەگەر $22 50 سنت فرۆشا بێت $10 کەمتر یعنی $12 حکوومەتی هەرێمی کوردستان و ئەم $12ش نیوەی ئەڕوا بۆ کولفەی نەوت و حقوقانی کۆمپانیەکان کەواتە دۆخی بەڕاستی ئابووری هەرێمی کوردستان و نرخی نەوت بەڕاستی لە تەواو ئینهارایە و بەرەو ئەوەچێکە تەواو ئیفلاس بکات. باشە کاک ڕێوەریانی جەناب دۆکو پسپۆڕێک لە بواری وزەدا ڕاستە ینی هەرێمی کوردستان و عێراق ینی داهات و بودجیان لەسەر نەوتە بەڵام ینی خۆ لە ئێستاشدا کە ئەم دۆخە دێتە پێشەوە ئەم قەیرانە قورسە هاتۆتە پێشەوە بەرۆکی زۆربەی وڵاتانی دنیای گرتوتەوە ینی ناکرێ بەم شێوەیە بەردەوام بێت پێدوانی ینی لە داهاتوودا ڕاستە لە پێشتردا کە رووسیا و سعودیە ناکۆشی کەوتە نێوانیانەوە نرخی نەوت زۆر داوازی گەیشتە خوار $30 بەڵام دوای چەند ڕۆژێک بەرز بوو پێدوانی ئەم دۆخێکی ئێستا ئەم ڕۆژاتۆتە پێشەوە و خواستی نەوتەوەی کە جەناب دامەژی پێدەی چەند ملیۆن بەرمیل نەوتی خواستی لەسەر نیوە لە بازار هەروە ماوەتەوە پێ دوای ئەم دۆخە هەروە ئەمێنێتەوە یاخود قورستر یاخود تۆزێ بەرەو هەڵکشانە ڕات بەداخەوە من خەت 3 ساڵە متابعاکەم بەهۆی ئەوی پسپۆڕەکەم لە بوارەدا هیچ ڕۆژێک وەکو ئەمڕۆ ڕەشبین نەبووم لەبەر ئەوەی کە دۆخەکە نەوت کارتێکی سیاسی ئەسکەری ئابووریە و ئێستا بەدەست جلهێزەکانەوە یاری پێ ئەکرێت رووسیا لەلایەک دەیەوێت عقوبەی ئەمریکا بدا و ئینهار بە ئەمریکا بکات لە بەرهێنانی نەوتی لمیە کە ئیسا ئەمریکا 14 ملیۆن بەرمیل نەوت ڕۆژانە ئینتاجەکەوە کولفەیەکی زۆری تێئەچێ بۆ ئەمریکا کە لە $20 بەڕاستی تر شەریکاتەکانی ئەمریکا تووشی ئیفلاسە بن و ناتوانن ئینتاجی نەوتی لمی بکەن و هەدەفی رووسیا لێرەوەیە لایەکترەوە هەدەفی سعودیش کە ئەوەیە کە 9.7 ملیۆن بەرمیل ڕۆژانە هەناردەی کردو ئامانجی ئەوەیە کە بگاتە ئاسی خۆی کە ببێ بە یەکەمی ڕکابەر لە هەموو جیهانەکە بگاتە 13 ملیۆن بەرمیل و سعودیە هەرچەند لە زەرێکی زۆر گەورەیە بەڵام دەیەوێت تەعویزی بۆ ئەو کاتەوە کە 2 ملیۆن هەناردی زیادە بکات بەوە حەقی بەهای نەوتەکەی بگەڕێنەوە بەڵام ئەویش لە زەرێکی گەورە خۆ کاک ڕێبا قسەکە ئەوەیەوە تا خۆتەڵی ینی ئەمڕۆ ئەو تا بە ملیۆنەها بەرمیل نەوت ینی خواستی لەسەر نەبووە و کڕیاری نەبووە ئەیتە چۆن سعودیە نەکردووە کە لە سەرەتا تەوەقوعی ئەوەی نەکردکەوە بازاری جیهانی بەو شێوە تووشی ڕکوت بێ و هێڵەکانی گواستنەوە و هەموو کارگەکان بوەستن و تەمان هەموو کارگەکانی جیهان و هێڵەکانی گواستنەوە نەوت سەرفەکەن و ئینەکەن ئێستا هەمووی وەستاوە و ناتوانێت نەوت سەرفکاوە بۆیە ئەمڕۆ 10 ملیۆن بەرمیل ڕۆژانە فائیزە لە بازارەکانی جیهانە سعودیە تەوەقوعی ئەمەی نەئاکرد لە ئێستادا هەموو با بڵێن خەزانەکانی وڵاتانی کڕیاری نەوت بەرەو پڕبوون ئەچن و لە مانگی چوارە بە قەنەعەتی من کارەساتی گەورە ڕوئەدا لە بازاری جیهان چونکە خەزانەکان بەرەو پڕبوون ئەچن و وتمان 3 ملیار پوینت 6 ئینسان لە کۆرنتینایە و یعنی بازاری جیهانی وەستاوە لێرا کە خواسیش لەسەر نەوت نامێنێ بۆیە هێندەی تر بازاری نەوت دێتە خوارە و تەوەقوعی ینی کارەساتی زۆر گەورەکەی ئێستا ئەمڕۆ نەیجیریا ئەڵێ من ئامادەم بە $10 نەوت فرۆشم کاتێ نەیجیریا بە $10 نەوت فرۆشی ئەبێت سعودیە و عێراق و کوردستان نەوت بەچەند بفرۆشن بۆیە بەڕاستی دۆخەکە زۆر مەترسیدارەوە بەپێی ئەو سێچانی من کردومە کە مانگی 4 21 ملیۆن بەرمیل نەوت ئیزابێ لە مانگی 5 19 ملیۆن پوینت شتێکە لە مانگی 6 تقریبا دێتەوە بۆ 13 ملیۆن بەرمیل دیاریەکانم بینە دەست خۆش کاک ڕێوەر دواتر دێمە وڵات بۆ کۆمەڵێک پرسیار و تەوەری دیکە بووی کە ینی تیشکی بخێنە سەر بەڵێ کاک ڕێباز حەسەن ئابوونیاز کە لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر لەگەڵمانیم کاتت باش سواز بامەدەبوونت لە بەرنامەی پانۆراما ئێمە لەگەڵ کاک ڕێبوار محەممەد پسپۆڕ لە بواری وزەدا گفتوگۆمان کرد لەبارەی ئەو قەیرانە گەورەی کە ئێستا هەموو گیانی گرتوتەوە بەڕاستیویش هاتنی ڤایرۆسی کۆرۆنایەوە هاتنی ڤایرۆسی کۆرۆنا وای کرد کە زۆربەی ینی پیشەسازیە گەورەکان و کارگە گەورەکانی وڵاتانی دنیا کە لە کاردا بوون و هۆکارەکانی گواستنەوە کامانە هەمووی لە بواری نەوتدا پێویستیان هەبوو و پێویستی نەوتی خۆیان پڕ دەکردەوە ڕۆژانە ئێستامان هەمووی وەستاون کەواتە کاریگەری قورسەکە هاتنی ڤایرۆسی کۆرۆنا بوو کەوای کرد نرخی نەوتی ژەگەڵ خۆیدا دابەزێنێت و ئێستا هەرسیشی گەورەی ئابووری جیهانی هاتۆتە پێشەوە خوێندنەوەتان چییە بۆ ئەم هەرسە گەورەی ئابووری کە ڕووی لە هەموو جیهان کردووە بەگشتی بەڵێ سلااو ڕێز بۆ بینێرە بەڕێزەکان سلااو ڕێز بۆ بەڕێستان و
سلااو ڕێز بۆ میوانە بە ڕێزەکەشتان ئەوەی لە ڕاستیدا بمانێ باسی بکەین شیکارێکی وردی لە بۆ بکەین خۆی سیاسەتی ئابووری هەموو دنیا وایە خستە ڕوو تەڵەبە یعنی عەرز و تەڵەبە ئەوەی ئێستاکە کە ڕوو دەدا ئەو مەواتە نەکاتەنە لە ڕووی نەوتەوە لە ڕووی ینی سەرچاوەکانی تریشەوە کاتێککە نەخۆشیێکی کوشندەی جیهانی ئەوە تایبەت نییە بە کیشوەرێک بە وڵاتێک بە منتیقەیەکەوە جیهانیە کاتێککە شتێکی وا ڕوو لە جیهان دەکاتن تۆ ناچاری هەموو زم و جۆڵەکان بوەستێنی کاتێک کە مەسەلەن گواستنەوەی وەستاوە کە ئەو کارگە گەورە گەورە زەبەلاحانەی جیهان هەمووی وەستاوە تەوان سەرچاوی موادی ئەوەلی زۆرینەی زۆری کۆمپانیایەکان نەوتە نەوت و مشتەقاتەکانیتی کاتێک کە حرەکەی ئینسان دەوەستێتن طبعا نەوتیش دەوەستێتن نەوتیش نابێتە پڕکەرەوە ئەوانە ئەو وڵاتانەی کە نەوتیشان دەکڕیم ئەوان پێویستیان پێ نییە ئیتر خەزانەکانیان خەریکە بەرەو پڕبوون دەچیتن ناچار تەڵەب عەرسەیە بەس تەڵەب نییە کە تەڵەبیش نییە ئەوە لە سیاسەتی لە علمی اقتصاد وایە کە عرض هەبوو تەڵەب نەبوو طبعا ئەسعاری ئەو کاڵایە دادەبەزی لۆیە لە ئێستادا چاوەڕێ دەکرێت سەری نەوت زیاتریش بێتە خوارەوە و ئەگەر ئەو ڤایرۆسە درێژە بچێشێت لە بۆ مانژی 5 و 6 ئەوانە طبعا ئەوە هەتا ئێستاکە لە ڕووی علمی اقتصادی و پێی دەڵێن داکشان یعنی پێش کەسات داکشانە یعنی نزمبوونەوەیە بەڵام ئەگەر وا بڕواتن لە بۆ چەند مانجی بێتن کەسادیش ڕوو دەداتن ئەو کاتە کارەساتر بەڕێوەیە لە ئێستادا ئەو وڵاتانەی کە تاکە سەرچاوی داهاتیان لە ڕێی نەوتەوەیە ئەوان تووشی قەیرانی گەورە بوونە دوو قەیران هەموو جیهان تووشی قەیرانێک بووە کە قەیرانی ڤایرۆسی کۆرۆنایە بەڵام ئەو وڵاتانێک کە سەرچاوی داهاتیان لە یەک سەرچاوەیە کە نەوتە زۆرینەی کە نەوتە ئەوانە تووشی دوو قەیران دەبن کە قەیرانی ئابووریشە عێراق وڵاتێکی مواسساتی و باباسی هەرێم هەر نەکەین عێراق وڵاتێکی مواسساتی و ڕەسیدی هەیە لە سندوقی نەختی یعنی تۆ پێ دوایە کاگ ڕێبازیانی عێراق بتوانێت نەختینەیەشی باشی هەیە و سەرمایەشی کەڵەکەبووی باشی هەیە کە ئەگەر بێت و نرخینەوت بۆ شێوەیە سەدابەزێەوە ئێوەی ئابووری ناسان و ئەوانی کە ینی چاودێری دۆخە ئابوووریەکە ئەکەن ئەڵێن عێراق ئەتوانێت ینی ئەگەر هەر هیچ نەبێت پەنا باتە بەر ینی دەرکردنی دراو یاخود پەنا بێتە بەر هۆکارێکی دیکە بۆ خۆ دەرباسکردنی لەو قەیرانی کە ڕوبەڕوێ بێتەوە وستت باسی عێراقی عێراق هەنگاوەکانی داهاتووی چیە بێ بۆ ڕوبەڕبوونەوەی ئەم قەیرانە عێراق دوو ڕێگای لە بەردەستا قەرزی نێودەوڵەتی و دەرکردنی دراو پێم وانە ببتە هۆی چارەسەر چارەسەرێکی کاتیە بەڵام دواتر تەزەخمی لێ دەکەوێتەوە بۆیە لە ڕووی علمی اقتصادەوە هیچ کاتێک لە ئەگەری زۆر ناچاری نەبیتن زۆر ناچاری نەبیتن نابی هیچ وڵاتێک هانا باتە بەر دەرکردنی دراوە چووکە کارەساتی بە دوای خۆی دادەهێنێت کە تەزەخم ڕوودەدا قیمەتی دراوەکە نامینێ لە بازاری ناوخۆیی و جیهانیشە عێراق ئەگەر وا بڕواتن هەچەندە احتیاتەکی باشی هەیە ئەگەر تا دوو مانجش لەوانەیە بتوانێت تەحملی ئەو وەزع بکاتن بەڵام بتە سێ مانگ و چار مانگ عێراقیش تووشی کێشە دەبیتن و هەرێمی کوردستانیش نزمنیها دەست خۆش دواتر دێمەوە خزمەت جەنابێت بۆی کە بزانین هەنگاوەکانی هەرێمی کوردستان چیە بێت و هەرێمی کوردستان چۆن ینی کاریگەری ئەکەوێتە سەری بەهۆی دارمانی نرخی نەوتەوە بەڵێ کاگ ڕێبوار ئێسادا قسەکە ئەوەیە ینی وەکو کاگ ڕێباز حەسەنیش ئابووریناس ئاماژەی پێدا ینی ئەو تا وڵاتانەی کە لە ئێستادا دووچارێکی ینی دووچاری دوو قەیرانی قورسە بنەوەیش ینی قەیرانی هەم دارایی هەم ڤایرۆسی کۆرۆنایە ئەویش ئەو وڵاتانەیە کە ینی داهاتی سەرەکییان لەسەر نەوتە ئەوە ڕێگا چارەکانە کە کاگڕێباز ئاماژەی پێدا بە تایبەتیە مەگەر قسە لەسەر عێراق بکەین عێراق یانی ئەتوانێت وا بە ئاسانی
ینی خۆی لەو خەیرانە و لەو هەرەسە داراییە دەرباس بە یاخود نەخێر وەکو کاکڕێواز ئاماژەی پێدا مانگێ دوو مانگ بۆ بەرگاگری عراقیش. بەڵێ لە ڕاستیدا هەموو ئەو وڵاتانەی کە بەرهەمهێنی نەوتە ناردەکەن بە تایبەتی وڵاتانی خلیج و بەلجیکا و رووسیا و ئەمریکا ئەمانە هەمویان سندوقی سیادیان هەیە و لە ئەنتاجی ئەو نەوتە لە کاتی بەرزبوونەوەی نرخی نەوتە بڕێک پارە احتیاتەکەن و بۆ کاتی تنگانە. لە ڕاستیە بە رووسیا کە ئەڵێ من بەرگەی 6 ساڵ تا 10 ساڵ ئەگرم توانای تەحمل لێمێ بەڵام ئەویش بە قەناعەتی من بەپێی ئەو سێچانە کردوانە ناتوانێت و سعودیە و وڵاتانی خەلیج هەمویان یەدەکی باشی دراویان هەیە و دەتوانن عەجزی ئەو میزانی پێ بڕکەنەوە بەڵام بەداخەوە وڵاتانی وەکو عێراق کە لە 95 پشتی بە نەوت بەستووە بۆ دابینکردنی میزانەکەی بەداخەوە هیچ نەسندوقی سیادی هەیە و نە ئەو دراوەی کە یەدەکەی کە هەیەی ناتوانێت بەکاری بێنێت چونکە ئەگەر بێت و بەکاری بێنێت ڕەسیدەکەی دابەزێ و ئەگەر بێت و دراویش کۆمەڵی هەنگاو ئەوێ بگرێتە بەر ئەو دراوەی کە احتیات هەیەی بەکاری بێنێت ڕەسیدی دابەزێت دراو دەرەکە ناتوانێت بێت لە بەرامبەر ئەو بڕە دراوەی کە دەرێکە ڕەسیدێکی هەبێت لە بانقی سویسرا لە ئاڵتونە هەرچیە ئەگە پەنا بێتە بە قەرزی دەرەکی قەرزی دەرەکیش دیارە خۆزانی قەرز کە ینی سوودی زۆری لەسەرەوە بە ماوەیەکی دوور و درێژ بار قورسی گەورەیە بۆ سەر ئەو دەوڵەتە بە قەناعەتی من ئەمڕۆ عێراق ینی کۆمەڵێ لەگەڵ هەرێمی کوردستانە بەداخەوە عێراق هەوڵی چەند هەنگاوێکە دات بەڵام لە هەرێمی کوردستان ئەو هیچ تێبینیەک ناکرێت هیچ جموجول و حرەکەیەک ناکرێت کە بەرەو چارەسەر یا بارەوە هەر هەنگاوێکە چییە ینی خۆ هەرێمی کوردستانیش داهاتی سەرەکی لەسەر نەوتەوە لە ساڵی 2014 شۆ تا سەرێمی کوردستان بودجەی نەبووە بەهۆی ئەوەی کە کۆمەڵی قەیرانی پێشووتر هەبووە شەڕی داعشە بووە جارێکی دیکە بڕینی بودجە هەبوو لە بەغداوە کاتێک هەرێمی کوردستان ینی ئێوە ڕوبەڕووی ئەم قەیرانە قورسەی دارایی بێتەوە لە ئێستادا ڕوبەڕووی قەیرانی ڤایرۆسی کۆرۆنا بۆتەوە ینی ئەگەر بە ناوخۆی خۆی و بە هاوکاری دەرەوە بێتوانیوێتی تا ئێستا بەربەتە شەنەکردنی و ڤایرۆسە بگرێت بەڵام ئەم قەیرانەیان قورسترە هەرێمی کوردستان چۆن ناتوانێت ڕوبەڕووی بێتەوە ئەو ڕێکارانە چیە کە ئەبێ بیگرێتە بەر و ئەگەر لە توانایدا هەبێ یان نا لە ڕاستیدا ئێمە دەستخۆشی لە حکوومەت هەرێمێکن کە سەرەتا توانی بەر لە ئەو قەیرانی ڤایرۆسی کۆرۆنا بگرێت کە بە ئەوەی کە ئەو کەسانی کە لە دەروی کوردستان داهاتنەوە هەمویانی کۆرنتینەکردن و پشکنی بۆ کردن و تا ڕادەیەک کۆنتترۆلی وەسعەکە کراوە بەڵام بەداخەوە لە ڕۆ ئابوووریەکەی و حکوومەتی هەرێمی کوردستان لە خاڵی سفرایە و بە قەناعەتی من هەرێمی کوردستان لە دۆخێکی زۆست ئەگەر لە جیهان بەگشتی وەرگین و عێراق و کوردستان بە تایبەتی وەرگین عێراق و کوردستان و بە تایبەتی کوردستان لە دۆخی ئینهارایە چونکە بەڕاستی هەموو سەرچاوەکانی داهاتی حکوومەت هەرێمی کوردستان بەشێکی لە بەغداوی بەغات خۆی تووشی کارەساتی ئابووری بۆ و بەشێک سێ سەرچاوی عێراق نەوت گومرگەکان و باڵێن داهاتی ناوخۆ بە ئەترافی وەزیری ناوخۆی هەرێمی کوردستان داهاتی گومرگ و داهاتەکانی ناوخۆ لە سفر و نزیک بوونەتەوە داهاتی هەناردی نەوتی کوردستانی شۆک و باسمان کرد 6 بۆ 7 دلار ئەگەر بتوانێت دەستی بکەوێش کە هیچ ناکا بۆ کوردستان و بەغاش ئەوە دۆخەکەیە بەداخەوە حکوومەت هەرێمی کوردستان لە سەرەتای وەسعەکەەوە ئەگەر وەکو بەرگرتن لە ڤایرۆسەکە بەرگرتنی بۆ دۆخی ئابووریشەوە پلانی هەبووە حتمما ئێستا لە قۆناغی ترابێن بەڵام ئێستا هیچ حرەکە و جموجولێک نابینێ و بەڕاستی من یعنی دۆخەکە بە ئەوەیە کە حکوومەت هەرێمی کوردستان و سەرۆکاتی هەرێمی کوردستان و پەرلەمانی کوردستان دەبێت هەرچی زووە میل لە حکوومەت ئینقازی نیشتوانی بکەنەوە چونکە ئەگەر دۆخە بەردەوام بێت حکوومەت هیچی پێ ناکرێت نەتوانێت موچە بدان ئەتوانێت تەنها دام و دەستگاکانی خۆشی بێ بێت لەو کاتێنی ڕێگە چارە چیە بەڕاستی بە دڵنیاییەوە یعنی من بە قەناعەتی من حکوومەت هەرێمی کوردستان ئەبێ ئەم ڕەهەنگاوانە سەرۆکاتی هەرێمی کوردستان و پەرلەمانی کوردستان حکوومەت ئینقازی نیشتوانی دروستکەن بۆی وەزارەتەکان کەم بکەنەوە تەقەشوفێکی بەقوت بکەن ئەو داهاتانەی کە سەرفەکرێت لە دام و دەستگاکانە بچووکرێتە بۆ چەند وەزارەتێک کە پێویستن بۆ بەڕێبردنی کوردستان و ئەو موچە بەرزانەی کە هەیە هەمویان کەم بکرێتەوە بۆ ئەوی کە تەنها ئەو کەسە بتوانێت بژێوی ژیانی خۆی پێ باتەڕێەوە بۆی کە تەقەشوفێکی بەقوت بکرێت هەروەها ئەمە خاڵێکی ترە کە بەڕاستی بەخۆتە بۆ ئەوی کە حکوومەتی هەرێمی کوردستان داواکە لە کۆمپانیەکانی نەوت کە نەوتە ناردەکەن لەگەڵانە ئەو کولفەی نەوتەی کە وەریەگرنەوە لە حکوومەت هەرێمی کوردستان بۆ ماوەیەکی کاتی وەری نەگرن بۆی ئەو داهاتە بەکار بێنێتەوە بۆ موچە و بۆ پێداویستەکانی حکوومەت هەرێمی کوردستان دەتوانێت ئەو داوای بکات لە کۆمپانیەکان ئەمە العقد شریعة المتعاقدين دوولایان عقدیان کردو دەتوانێت تەکلیفی لەکات دۆخێکی سەختەوە ئەو عقدێکی 20 ساڵەی لەگەڵایە دەتوانێت لە دۆخێکی سەختی وا کۆمپانیەکە چاوپۆشی بکات وەکو قەرزێک لای بێنێتەوە تا کاتی حکوومەت هەرێمی کوردستان و دۆخی بازاری نەوتی جیهانی بەرزەبێتەوە نەوت دەگاتە ئاسی خۆی هەروەها لەگەڵ حکوومەتی عێراقیشا کە ئەمڕۆ کۆبوونەوەی وڵاتانی بیست کراوە کە کۆمەڵێ بەڵەجی بیست
کە بەتەمان کە 5 تریلیۆن دلار بەکاربێن وەکوها یعنی یارمەتی وڵاتانی تازە پێشکەوتو دواکەوتو ئەو وڵاتانی کە دەخلیان کەمە یارمەتیان دەن بۆی دۆخی ئابوویان تووشی ئەوەی تر ئینهار نەبێت حکوومەتی عێراق دەتوانێت داوا بکە وەکو قەرز وەرگێەوە هاوکاری لەمانە وەرگێ حکوومەتی هەرێمی کوردستانیش لەو ڕێگەیەوە ینی حکوومەتی هەرێمی کوردستان دەتوانێت ئەو لە ڕێگەی حکوومەتی عێراق چونکە ئێمە وەکو دەوڵەتی تەعاملمان لەگەڵا ناکرێت ئەمە خاڵێکە ئەوە خاڵێکی دیان کە وتان لە کۆمپانیەکان کولفەکە وەرنەگیرێتەوە خاڵێکی تر هەیە لەگەڵ حکوومەتی عێراقی بتوانن وەکو سعودیە چۆن دەوێت 2 ملیۆن بەرمیل ڕۆژانە نەوت هەنار دەکات ئەمانش زۆرترین نەوت هەنار دەکەن بۆی هیچ نەبێت ینی ئیزافەیەکە بێت کاکڕێبوار هەر جەنابەت لە قسەکانی پێشووتاوتە ئێستا ئەمڕۆ ینی ژمارەیەکی زۆر نەوت هەبوو بە ملیۆنەها بەرمیل کە خواسی لەسەر نەبوو ئەکە تۆ زیادت کرد ڕێژەی ناردنەدەرەوە ئەکە خواسی لەسەر نەبوو لەگەڵ دۆخەکە ئابێ بڕۆیت بەڕاستی رووسایە بەو هەموو هێزێکەوە نەوت هەنار دەکات سعودیە وڵاتانی ترە تۆش لەگەڵ ئەوانە دەوێت بڕۆی تا دۆخەکەت نقطەی یعنی تۆپ ئەو کاتە خۆی تەخێتەوە ئەگاتە دۆخێک هەرچەندە رووسیا و ئەمریکا لە دوێنێ هەردوو سەرۆک تەلەفۆنیان کردووە لە خەوڵی چارەسەران بەڵام ئەو کۆبوونەوەیش بە قەنەعەتی من ناتوانێت نەتایجێکی باشێ بێت چونکە دۆخی ئەمریکا یاساکانی ئەمریکا ڕێگەی خۆڕکاری نادەن بۆیە ئەمریکا بە قەنەعەتی ناتوانێت بە ئاسانی بێتە ناو بابەتەکە بۆ چارەسەر بۆی ناتوانێت تەخفیزی هەناردەی ینی بەرهەمهێنانی نەوت کات دواتر دێمەولات و زیاتر قسە لەسەر ئەو ڕێکەوتنانەی نێوان ئەمریکا و رووسیا و سعودیەکەین بۆ ئەوەی کە هیچ نەبێت نرخی نەوت لە بازاڕەکانی جیانە تۆ زیاتر بەرزبێتەوە کاک ڕێباز حەسەن ینی پێشتر جەنابی شت ئاماژەتدا بۆی کە کۆمەڵی ڕێکار هەیە بۆی کە عێراق بیگرێتە بەر بۆ دەربازبوون لە قەیرانەکە ئاماژەت بە کۆمەڵی ڕێکار کردووە ویستم پێشتری ژەو لێ پرسم کە هەرێمی کوردستان ڕێکاری چی بگرێتە بەر بۆی کە خۆی لەم قەیرانە قورسەی دارایی دەرباز بکە کەویش دابەزینی نرخینە و دوهاتنی ڤایرۆسی کۆرۆنایە کە ئەمە ئەوەی تر کاریگەری کردوتە سەر هەرێمی کوردستان کاک ڕێبوار ئاماژەی بە کۆمەڵی خاڵدا دیارم خاڵانە گرنگن لە ئێسادا ئەگەر هەرێمی کوردستان و سەرۆکایەتیەکانی هەرێمی کوردستان توان بیگنە بەر تا چەند لەگەڵ ئەو ڕێکارانەی و ئەو بۆچوونانەی کاک ڕێبواری بۆی کە هەرێمی کوردستان توانێت بیگرێتە بەر وە هیچ نەبێ خۆی دەرباز کە لەم قەیرانە دارایی قورسەی کە بڕیارە ڕوبەڕووی بێتەوە بەڵێ ئەوەی لە ڕاستی دابی ئێمە سەرەتای پرسیارەکەت وەڵامی پرسیارەکەت بەوە جابەدەمەوە هەر وڵاتێک هەر مؤسسەیەکی دامەزراوەی هەر وڵاتێکی 1970 بەسەرەوە پشتی بەست بە یەک تاکە سەرچاوات بە تایبەت ئێستاکە کە زۆرینەی نەوتە کارەساتە نابی سەبەتەی هەموو هێرکەکانت بخەیەتە یەک سەبەتەوە محافەزەی ئیسtismاری دەبی تەوزع بکەیت بەڕاستی لە هەرێمی کوردستان و عێراق تاکە سەرچاوە بڕبڕی پشت نەوتە کە ئەوەش کارەساتە ئێمە لە هەرێمی کوردستان وەکو هەندێک ڕێکار هەیە ئەگەر حکومەتی هەرێمی کوردستان بگرێتە بەر زۆر باشە خۆتان زانن لە ئێستاکەدا داهاتی خاڵە سنووریەکان دەتوانین برێن سفرە داهاتی ناخۆ سفرە زەڕائب سفرە ئەوەی پارەی نەوت دەتوانم بڵێم قەرزاریش دەبتۆ چونکە نرخی برێند نەوتی عێراق 4 دلار لە نرخی برێند کەمترە نەوتی هەرێمی کوردستان 8 دلار کەمترە اینجا پارەی کرێ خەزان و کرێ نەقلی بۆڕی و کرێ کۆمپانیای سکویریتی و ئەوانە دەتوانم بڵێم ئێستا کە هەرێمی کوردستان لەسەر فرۆشتنی نەوت قەرزاریش دەبتەوە بۆیە ئێستا هەندێک ڕێکار هەیە هەرێمی کوردستان زۆر زەرورە بیگریتە بەر پێش عێراق چاوەڕێ وی نەکاتن حکومەتی عێراق پارەی بداتیان دەستگا ینی حکومەتانی وڵاتان پارەی هاوکاری بدەنێ کۆمەڵی قەرز هەیە لای کۆمپانیەکانی هەرێمی کوردستان دەتوانی وەریگریتەوە ناوخۆیەکان بەڵێ کۆمپانیا ناخۆیەکان دەتوانی وەریگریتەوە هەندێک کە ئوجور هەیە ئوجوری زیادە مەسەرەن کۆمپانیەکانی هەندێک کۆمپانیا هەنە لە خاڵە سنووریەکان کە پارەیەکی لەو گۆڕە ینی دەتوانن بێن بەلاش لە حکومەت وەردەگرن دەتوانی ئەوانە نەداتن دەتوانی پارەی کۆمپانیا سکویریتەکان نەداتن دەتوانی ئەو سەرچاوانەی کە داهاتیتی کۆی کاتەوە ینی بە تەحەفوزەوە معامەڵە لەگەر دۆخەکە بکاتن سەر ڕای ئەوانەی ئەو خاڵانەی کە لە ڕابردوودا باسی دەکرات وەکو چاکسازی ئێستا کاتێتی ئەگەر حکومەتی هەرێمی کوردستان هانا لە بۆ ئەو ڕێگایانە نەباتن ناتوانی نوقتەی ئینقاس بدۆزیتەوە ئەو پارەیە کە لە بەغداش دێ کە 453 ملیۆن ملیارد دینارە کە لەویشەوە 12 ملیارد دیناری لێ دەبڕدرێکە حەقی
ئەو پارانەی کە پێشتر لە بانک بوو کابینەی پێشووتر لە بۆ موچە بەکاری هێناوە 12 میلیارد دینار لەویش دەبڕدرێ ئینجا ئەگەر حکوومەتی عراقیش ئامادەبی ئەو پارەیە بنێری لە داهاتوودا چونکە خۆ حکوومەتی عراقی ژەگەرباری سەرشانی قورس بێ لە ڕوویدارایەوە پێناچیانی ئەو هاوکاری حکوومەتی هەرێمی کوردستان بکات چونکە هەرێمی کوردستان پێما بێت تا ئێستا هیچ نەوتێکی ڕادەستی ینی کۆمپانیای سۆمۆ نەکردووە. بەڵێ وایە زۆر ڕاستە حکوومەتی عراقیش ئەو کاتێک کە باری قورس بێ ناتوانانی هاوکاری هەرێمی کوردستان بکاتن ئەو کاتە دەتوانین بڵێن لە ڕووی داهاتەوە حکوومەتی هەرێم سفر دەبی وەکو کاگڕێواریش باسی کرد دەتوانێت لە ئێستاکەدا پێداچوونەوەک بە موسەساتی حکوومەت بکرێ و ئەو زیادە مەساریفانەی کە لە دام و دەستگاکان دەکرێت ئەوانە چاو پێداخشانەوەی لە بۆ بکرێتن و بتوانێت هەر چۆنێک بێ نازانین ئەمە ئەو قەیرانی ڤایرۆسە چەند دەخایانی بەڵام ئەوانەی کە باس دەکەین ئەو قەیرانی دارایی دەتوانین برێن کۆی مربوطە بە قەیرانی ڤایرۆسی کۆرۆنەوە ئەگەر ئەوش بەرەو چارەسەر بڕوا ئەوەش تۆزێک سوکتر دەبی بەڵام تۆ لە ئانیدا دەبی چارەسەری ئەو دۆخەی بکەی کە هەرێمی کوردستان پێدا تێپەڕێت. بەڵێ دەست خۆش کاگڕێباز دواتە دێمەوە خزمەت جەنابەت کاگڕێبوار محەممەد ینی ئەمە قەیرانەکەیتە بەرەو شێم و دنیای گرتووە بەڵام ینی وەکو جەنابی شدووە کاگڕێبازی شاماژیان پێداوەتە وڵاتانی زلهێز ووانەی کە خاوەن ئابووریشی بەهێزن و خاوەن سەرمایەشی گەوری زەبەلاحن ئەو تا بە تایبەتی جیبی زیانی کۆبوونەوە بڕیاریەوە ناوە کە بە چەندەها تریلیۆن دلار ینی تەرخامکەن بۆی کە هەم خۆیان هەم وڵاتانی دۆستیان هەم وڵاتانی کە هەژارن و تازە پێگەیشتون لە قەیرانەکە دەرباسکەن بەڵام خۆمە ینی هەرێمی کوردستان و عراق ینی خاوەن ئەم سەرمایە بەهێزەنین و خاوەنی ئەو پارە یەدەکەنین کە بتوانن بەم شێوەی خۆیان دەرباسکەن. لە ئێستادا ئەوەی کە هەیە ئەبێتە فریاد ڕست بۆ دەرباسکردنی هەموو جیهان و هێنانەوەکایی نرخینەوت بۆ ئەو ڕێژە بەرزەی کە لە پێشودا هەبووە دیارە هەموو لایەکمانە زانین ڕێکەوتنی وڵاتە زریێزەکانە بە تایبەتی رووسیا و سعودیە ئەمان چۆن نەگەنە نەتیجە ینی ڕێکەوتنەکانیان ئەبێت چۆن بێ لە داهاتووە رووسیا پێ دوایە ملیاوە لە ئێستادا یاخود نەخێر هەر لەسەر ڕێی پێشوێتی کە دەبێت بەم شێوەیە بێت. ڕاستە لە بەنامەی پێشووترا من دوو خاڵ پێشبینی باس کرد کە نرخی نەوت زیاتر دابەزێ و ئەم دۆخەش بەردەوام بێتە ئەو کاتەی هەموو زەرێکی گەورە ئەکەن و دواتر دانیشن. ئەمڕۆ لە بابەتێکا خوێنمە ئەڵێ ئەم دۆخەی ئابووری جیهان و ئەم دەوڵەتانە وەکو کۆمەڵی هاوڕێ بە یەکۆ دانیشن هەمویان هەناسە یەکتری تەنەفس یەکتری خۆیان بگرن بزانن کامیان زیاتر تەحملەکەن یعنی هەمویان بۆ نمونە خۆی ئەمە جنگێکە وەکو باسم کە جنگێکی سیاسی ئابووریە رووسیا دەیەوێت تۆڵەی خۆی بکاتەوە پشتیوانی ڤەنزوێلا بکات بۆی سەرینەوت و ڤەنزوێلا هەڵسێتەوە دەوێت تۆڵە لە کۆمپانیا نەوتەکانی ئەمریکا بکاتەوە کە نەوتی لیمی ئینتاجەکەن و خۆتا تۆڵی کردەوە یعنی بەڵێ ژوا خەریکە و بەرهەمیانەوە سێن بەڵێ سعودیش وەکو دەیەوێت بێتە یەکەمی بێ ڕکابەر و 13 ملیۆن بەرمیل لە 9.7 بەرزکاتەوە بۆ هەناردەوە ئەمە لێرەدا ململانێکە ململانی رووسیا دەیەوێت تۆڵە بکاتەوە خۆشی بێتە سەرۆکی ڕێکخراوی ئۆپێک پڵس لەولاوە ئەمریکا نایەتە ژەرباری هیچ هاوکاریکی بازاری نەوتی جیهانی بۆ کەمکردنەوە لێرەوە سعودیە خۆی بە ینی ئەوە زانێکە مەخدورە لێرا ململانێکە دەتوانێت دەڕوان هەموو لایەک تووشی زەرێکی گەورە بن بۆ نمونە رووسیا لە ساڵی 2020 39 میلیارد دلار زەرەکات ئەمە خۆشی دەڵێ من تحملی 6 ساڵ تا 10 ساڵەکەم بەڵام ئێستا سەرەتاگانی دەستکەوتەوە ململانی لەناو تەنانەت لە نێوان کۆمپانیای ڕۆزنەفت و دەسەڵاتدارانی رووسیا دروست بووە کە بەشێکیان دەڵێن بە ڕێکەوین لەگەڵ سعودیە وڵاتانی ترا بەشێکیان دەڵێن ئەو ڕێکەوتنە لە قازانجی ئەمریکایە لێوە ئەوان ئامادەن و بەڵام سعودیە ئامادەن یاڵێ لەبەر ئەوەی کە من پێشتر داوام کردو تەخفیزی هەناردە بکرێت ئەوان ڕازی نەبوون من ئامادەنی تا نەگەێمە حەقی خۆم و نەگەێم ئەوەی کە 13 ملیۆن بەرمیل نەوت ڕۆژانە هەنار دەکەم لەلاوە ئەمریکا و کۆمپانیەکانی ئەمریکا تووشی ئیکسۆن مۆبیل و شێڵ و ئەمانە لە مێژویانە کە لە دوای 2000ەوە ینی لە پشکەکانیان دابەزینی ویان بەخۆیان نەبینێ و وەکو وتمان نەوتی لیمین کە ئیتر لەوە بەرەوە چێکە ئیفلاس بکات چونکە تێچوونەکەی زۆرترە بێ لە قازانجەکەی و مەجلیسی شوێخی ئەمریکا چەند کۆنگرسمانێک و داوای ئەوان کردووە کە ئەمریکا ینی چەند ئارائەیەکەیە لە ئەمریکا کە یەکێ لە ئاراکان ئەوەیە کە لەبا ئینسیحابی هێزەکانمان بکەینەوە لە سعودیە وەکو گوشایە سەر سعودیە بۆی وازم فکرە بێنێ لەلایەکی تێوە دەڵێت با ئێمە لەگەڵ سعودیە ئۆپێک جێبێڵێت و لەگەڵ سعودیا ئیتیفاق بکەین بۆی عقوبەی رووسیا بدەین یعنی چەند ئارائەیەکەیە بەڵام ترامپیش دەڵێ من لە کاتێکی گونجاوە بەشداری ئەم ململانی ئەەکەم و ئەم جەنگەکەم بەڵام بە قەنەعەتی من ئەمریکا خۆی ئێستا
ینی دۆخێک بۆ یەکەمی عالم لە تای ڤایرۆسەکەەوە 2 تریلیۆن .2 ملیار دلار بڵێن تەرخانەکە بۆ ڤایرۆسی کۆرۆناوە ینی ئەویش لە دۆخێکی سەختە بڵێن ئەمە شەڕە قورسەکە وەکو کاگڕێبازی ژاماژەی پێدانی ڤایرۆسی کۆرۆنایە کەوای کردووە ئەم وڵاتانە بەم شێوەیە ینی ئابوووریەکەیان دابتە پێ و نرخی نەوتیش بەم شێوەیە بێتە خوارەوە بەڵام ینی قسەکە ئەوەیە ئێستا وەکو جەناب داماژەت پێدانی تۆڵەکردنەوەی ئەم وڵاتانە لە یەکتر واگەیشتۆتە لووتکە و تۆڵەکردنەوەکەشی ئەوە بەرهەمەکەیەتی کەی بینین ینی هەرەسێنانی ئابووری جیهانیە ینی ئەم تۆڵەکردنەوە پێ دوایە ینی هەر بەردەوامە بێ کاگڕێبار بەپێ ئەوەی کە لە مانگی حوزەیرانە کۆبوونەوەیەکی ئۆپێک بکرێت و عێراقش داوایەکە لە جەزائیر کە سەرۆکی ئێستەی ڕێکخراوەکەیە بەڵام سعودی ئامادە نەبوو توقع ئەکرێت لەوێ کۆبوونەوەکە بەڵام دۆخەکە ئەوەندە سەختە تەسەورەکرێت زووتر کۆبوونەوەکان حوزەیران دوورێنی بەڵام دۆخەکە تا دێ سەخترە بێت توقع ئەکرێت زووتر کۆبوونەوەکە بکرێت رووسیا کە سەرەتا ئامادە نەبوو هەناردە بکەم کاتەوە ئێستا ئامادەیە و ئەمریکاش دۆخەکەی ئەوەندە سەخت بووە کە دەیەوێت چەند هەنگاوێ بگرێتە بەرەوە تەنانەت لایەک هەماهەنگ بێت لە سعودیە لایەک شۆ دژی بێت و کۆبوونەکەی تەلەفۆنیەکەی دوێنێی هەردوو سەرۆک ترامپ و سەرۆکی رووسیا پوتین کە گەشتنەوەی اتفاقێکە هەردوو وەزیری تاقەی هەردوو وڵات دانیشن و کۆبوونەوەکەن و باسی ئەم دۆخەکەن بەڵام بە قەنەعەتی من یعنی ئەمریکان ناتوانێت بێتە پێشە خۆی ئەسلی بابەتەکە ئەوەیە کە ئەم سێ دەوڵەتە یا ئەم دەوڵەتانی کە زۆرترین هەناردەکەن یەک قسە بکەن بڵێن ئێمە ئامادەین کە هەناردەی نەوت کەم بکەینەوە ڕێک نرخی نەوت بەرزە بێتەوە بەڵام ئەمان هێشتا ئامادە نین سعودیا خۆی ئامادە کردو لە مانگی 4 2 ملیۆن و نیو زیاتر نەوت هەنار دەکات رووسایە بەردەوامە ئەڵێت بەڵام ئەوش بەردەوامە ئەمریکاشان بە یاسای احتیکار ینی احتیکار ناتوانێت لە ئەمریکا وەرەخێت بڵێن بۆیە قورسە ینی بە قەنەعەتی من دۆخەکە تا دێ سەختەوێ هەمویان سەرمەند دەبن بەڵام لە کۆتایە دەبێ هەر دانیشن چونکە ساڵی 86 هەمان شت دووبارە بۆتەوە هەمان قەیران دووبارە بۆتەوە هەمویان تووشی زەرری گەور بوون دواتر دانیشت بەڵام ئەو دەوڵەتانی کەوتمان یەدعینیان هەیە سندوقی سیادیان هەیە و دراوی احتیاتیان هەیە زۆر کارەساتەکە بەقەدەر کوردستان و عێراق لەسەریان گەورە نابێ بەڵام هەرچەند ئەوانش بەڕاستی تووشی کارەسات بەڵام بەتایبەتی بۆ ئێمە کاریگەریەکە ینی قورسترە بێت بۆیە ینی لەم قەنەعەتم وایە کە ینی لە ماوەی چەند مانگی داهاتوو ئەبێت ڕێکەوتن بگرێت چونکە هەموو لایەک لە زەرەران و باس بکرد هەمویان هەناسەیەکیان گرتە و سێرەکەم زان کامیان تەحملی زیاترە ینی معقول نییە تۆ هەموو لایەک لە زەررا بێت و کەس لە قازانجا نەبێت و هەمووشی بەردەوام بێت لەسەر ئەو دۆخە سەختە بۆیە بە قەنەعەتی من ڕێەکەون بەڵام ینی شەڕەکە جارێ لە مانگی 4 زۆر قورسە بێت قورسترە بێت دەستخۆش کاگڕێبار وەڵا کاک ڕێباز حەسەن ینی ئەو تا وەکو کاگڕێبار ئاماژەی پێدا شەڕەکە ینی سات بە سات قورسترە بێت و پێشبینی ئۆژەکات و ئابووری ناسانیش بامان شێوە لێکدانەوەیان هەیە کە مانگی 4 ینی ئەم شەڕە قورستر بێ لە نێوان ئەم زلهێزانی دنیا کە ینی سەودا و مامەڵاکەن و بە ئارەزووی خۆیان بازاڕی نەوت ئەشکێنن بەرزەکەنەوە پێ دوای ینی ئەم وڵاتانە هێندە بەتەنگ ئابووری خۆیانەوە نین کە ئەم هەموو زەرەرە بە ملیارەها و بە تریلیۆن دلار بدەن لە خۆیان لە پێناوی ئەوەی کە زۆرترین نەوت بخەنە بازارەوە یاخود لە پێناوی ململانێ لە نێو ڕێکخراوێکە یاخود ڕێکخراوێکی دەرەوەی ئەوەی دیکە کە خواستی بێ ئەتوانین بڵین رووسیا و ئەمریکا کە گەیشتە ڕێکەوتن سعودیە ملیان بۆدا یاخود نەخیر ئیلا بێت سعودیە لەگەڵ رووسیا بگاتە نەتیجەیەک ئەو کات ڕەوشەکە بەرەو ئاسایی بوونەوە ئاڕۆ بەڵێ خۆی شەڕەکە شەڕەشی ئابوووریە یعنی ئامادەیە زەرەر بداتن لە پێنا ئەوەی لە کۆتاییدا خۆی زاڵبی خۆی براوەی شەڕەکە بیتن بەڵام هیچ وڵاتێک ئامادە نییە کە درێژە بەو دۆخە بداتن لە بۆ قۆناغێکی سەختتر ئەنێ تو سیر کە ئێستاکە زۆری کۆمپانیەکانی ئەو وڵاتە زلهێزانە پشکەکانیان دابەزیەوە بەرەو دابەزینیش دەڕاتن من ڕاستە وەکو کاگڕێباریش باس کرد لە مانژی 4 دۆخەکە قڕز دەبی بەڵام تەوەقع وانە درێژە بچێشی بگاتە مانجی ناوەڕاستی مانجی 5 یعنی لە کۆتاییدا هەر دەبی ڕێکەون بەڵام ئەوەی لە ئێستادا کێشەی گەورەتر کردووە کێشەی ڤایرۆسی کۆرۆنایە کە جموجۆڵەکانی وەستاندووە ئەگەر ئەو تەوەقعم وایە ئەگەر ئەو کێشەیە لە گۆڕێن لە ئەو بارودۆخی دروست نەکرد بە زۆر زووتر دەگەیشتە نەتیجە بەڵام کاگە ڕێبازیانی پێشبینیەکانیش بۆ ڤایرۆسی کۆرۆنا لە هەموو ڕوویەکەوە دەڵێن کە مانگی 4 ئەویش بەڕاستی بەرەو هەڵکشان و بەرەو سەختترە چێت ینی ئەمان وەسع ئابوووریەکە قورستر ناکا بەڕای جەنابەت
اینجا ئەوەیە کە بارودۆخەکە بەرەو قورستر دەباتن ئەوەی ئێستاکە کە ئەمریکا تووشی بووە ئەوەی ئەوروپا تووشی بووە کێشەیەکی گەورەیە هەر لەبەر ئەو هۆکارەشە کە ناپڕژێنە سەر ئەوەی کە بگەنە حەل لە بۆ دۆخی جێژیکردنی سەری نەوت و لایەک لە بەلایەک بێتە دەرێت لەبەرەوەی تووشی زەرەری زیاتر نەبێتن ئەوەی ئێستاکە هەیە زۆرینەی زۆری وڵاتان فۆکسیان خستۆتە سەر چارەسەری ڤایرۆسی کۆڕۆناوە ئەمریکا بە تریلیۆن دۆلاری خستۆتە خزمەت چارەسەری ئەو پرۆژەیەوە ئەڵمانیا بە ملیارات یۆرۆی خستۆتە خزمەتی چارەسەری ئەو بارودۆخەوە لەو بارودۆخە تۆزێک بەرەو سوچی بڕواتن قەنەعاتم وایە مەسلەی گەیشتن بە ڕێکەوتن لەسەر مەسلەی نەوت و ئاسعاری نەوت ئاسانتر دەبێتن تەوەقع دەکرێتن لە ناوەڕاستی بیدایەتی مانجی پێنج سەرەتای مانجی پێنج ناوەڕاستی مانجی پێنج ئەو کێشەش کۆتایی بێ دۆخەکە بەرەو باشتر بڕواتن کە بەرەو باشتر ئەڕوات یان ئەتوانین بڵین ئەو کاتە نرخی نەوت بەرەو بەرزبوونەوە ئەڕوات بەڵام ینی پێشببینیەکەی بەرزبوونەوەکە بگاتەوە ئاستەی کە لە ڕابردوودا هەبوو نرخی نەوت لە سەر و $50 مامەڵی پێوەکرایە خود نەخێر هەر بە نزمیە بێنێتەوە بەڵام لەمەی ئێستا باشترە بێت طبعا بە تەدریجی دەڕواتەوە ئەسعارەکە ئەوە نییە لە 24 ساعتی بگاتەوە $6 و $50 بەڵام هەمووی تەوەقعەکان وا بۆ پێشتریش وا بۆ ئێستاش وایە کاتێک کە دەکەنە ڕێکەوتن بەرزبوونەوەک بەخۆ دەبینی یعنی بژانەوەک ئەو بژانەکە دەکەویتە ناو ئەو وڵاتانە بەڵام تەدریجیە بەپێی راپۆرتەکان و ئەو سەرچاوانەی کە هەواڵەکان دەگوازنەوە ئەو قەیرانە بە وردی بەردەوام دەبێت تا لە 2021 ینی بارودۆخی ئابووری سەرجەم وڵاتان بەرەو قۆناغێکی باشتر دەڕۆ بەڵێ دەستخۆش کاگ ڕێباز سوپاس دەکەم کاگ ڕێبار محەممەدیانی لەگەڵ بەردەوامبوونی قەیرانی ڤایرۆسی کۆرۆنا لە هەموو جیاندا کە ئەو بوجە زەبەلاحە خراوەتە پێناو ینی بەرگرتن و نەیشتنی ئەو ڤایرۆسە لە هەموو دنیادا ئەتوانین بڵین ینی ڕەوشی ئابووری و داوەزی نرخینەوت هەر بەم شێوەی ئێستا بەردەوامە بێت وەسەکە قورسترە بێت یاخود نەخێر ئەگەر قەیرانی ڤایرۆسی کۆرۆناش بەردەوام بێ بەڵام لەگەڵ گەیشتنە ڕێکەوتنی زلهێزەکانی دنیا لەسەر نرخینەوت ئەو کاتە نرخینەوت ئاساییە بێتەوە بابەتەکە دوولایەنەیە بەشێکی پێویستە بە ڤایرۆسی کۆرۆناوە بەشێکی پێویستە بە شەڕی جەنگی نرخەوە ئەگەر دۆخی بڵێن پەتای ڤایرۆسەکە بەردەوام بێت و 3 ملیار و 6 ئینسان لە ماڵەوە کۆرنتینە بکرێت و بازاری کارگەکان و خێڵەکانی گواستنەوە هەموو ئەو کەرتانە بوەسن ئەمە بۆ خۆی ینی کارەساتەکە بەردەوامەکە و هەرچەند ئەم دەوڵەتانە ڕێژ بکەون کە نرخی نەوت بڵێن هەناردەکان کەمکەنەوە و هەر وڵاتێک بەشێک بخاتە ئەستۆی خۆی ئەو کاتێ بازاری جیهانی هەر لە قەیران نابێت چونکە تەڵەب نابێت چونکە نەوت بەسراوە بەسەر ئەرز و تەڵەبەوە تۆ نەوت عرض بکە تەڵەب نەبوو لەسەری هەتا نرخەکە هەر لە دابەزینە ئەوەی تەوقعاتەکان کوم باسم پێشترتم مانگی 4 ملیۆن بەرمیل فائیزە مانگی 5 19 ملیۆن پوینت و مانگی 13 ملیۆن ئەمە ینی تەوەقع کراوە بۆیە ینی ڕێکەوتنی ئەمان کاریگەری خۆی هەیە بەڵام پەتاکەیش ئەگەر بەردەوام بێت ئەوە هەر بڵێن قەیرانە ئابوووریەکە هەر بەردەوامەکە و کاریگەریەکەی هەر ئەمێنێت بەڵێ ئێمە ئەمانەوێت تۆ زیانی گەشتبینی بە تایبەتی بین بە خەڵکی خۆمان لە هەرێمی کوردستان چکە بەڕاستی بەهۆی قەیرانی هاتنی ڤایرۆسی کۆرۆنا ینی خەڵکی چکە لە ڕاوچیان و لایەنی دەرونیان تا ڕادەیەک بەهۆی ئەوەی کە ڤایرۆسەکە زۆر بڵاوبۆتەوە تەشەنا ئەکات ئەو تا ئێستا کەرەنتینەشن تا ڕادەیەک یانی لایەنی دەرونیان جێگیر نییە کە ئەمەژە بیستێ نرخینە و دێتە خوارەوە ینی هێندەی تر دڵە ڕاوشی تووشە بێ کە بیستێ موچەکەی ئەکەوێتە مەترسیەوە ینی هێندەی تر دڵە ڕاوشی تووشە بێ بەگشتی ئەگەر تۆ ینی پێشبینی بکەیت و کەمێک گەشتبینیت هەبێ بەرامبەر بە ڕەوشەکە بە تایبەتی لە هەرێمی کوردستانە چۆن قساکەی لەسەری ڕاستی من کەناڵی کورسان زۆر خۆشەوە سپاس دەکەین ئێمەش بە بەشێک ڕۆح و گیانی خۆم ێزانم خەت نامەوێت لە کەناڵی کورساتەوە حیزبەکەشی ماپەردێکم کە هاوڵاتیەکانی خۆمان جەماوەریەکە خۆمان گوێگرەی خۆمان تووشی ینی بخەڵەتێنین یا ینی بە شێوازێک حقیقەتیان لێبشانە خۆی ئەمە حقیقەتەکەی بەڵام
دەبێ ینی حکوومەت یاریمی کوردستان دەتوانێت ینی لە هەموو کاتێکە ئینسانێک شکەوێتە خەیرانەوە کۆمەڵی هەنگاو ئەنێت دۆخەکە لە خۆی سەرچوو بەس دەبێ حکوومەت یاریمی کوردستان ینی هەنگاو بنێ من لەوات بەڕاستی ینی ئەگەر حکوومەت یاریمی کوردستان کۆمەڵی هەنگاو بنێت دۆخەکە یەکجار ئەوەندە کارەسات بارایی نایە بەڵام من ینی جوڵە نابینم تا ئەمڕۆ مەلیکەی بەریتانی هەموو سەرماگەی خۆی کردە قوربانی خەڵکی بەریتانیا ێ باشە کاکە مەلیکەکانی ئێمە پاشاکانی ئێمە سەرکردەکانی ئێمەش کاکە ئامادە بن کۆمپانیا گەورەکان ئامادە بن کاکە ئەو ڕوشێنانەی باسمان کرد پێشووتر ینی ئامادە بن بۆ ئیکە ینی لانی کەم ئێمە بتوانین خۆمان بەشێک بین لە بەرگریکردن پێدوانی خۆیان ئامادە کرد بێت واللهی من ینی من لەوا ینی بەداخەوە ینی تا ئەم لە حەزە لە ڕوو ئابوووریەکەوە هیچ وڵێک نابین لە حکوومەت یاریمی کوردستانە بۆیە ینی دەڵێم بەڕاستی حکوومەتی ئینقاذی نیشتمانی زەرورە کۆرۆنا ڤایرۆس و پەتای ڤایرۆس لە لای من دۆخێکی چۆن شۆڕشی فەڕەنسا هەموو جیهانی گۆڕی لای منش کۆرۆنا ڤایرۆس هەموو ینی ئایدیا و هەموو جموجڵ و حرەکەتەکانی گۆڕی و ئینسان دەبێت خودی خۆی ینی پشت بەخۆی بەسێ لا من وامێت خوێندنەوەکەن بۆ ڕەوشی دوای کۆرۆنا دەڵێن ینی جیهان ناگەڕێتەوە ڕەوشی پێش کۆرۆنا بەدڵێکی جیاوازتر بەدڵ نایەوە بۆیە من هاوڵاتیانی کوردستان ینی یەکەم شت پشت بەخۆیان بەسن دووەم داوا لە سەکرایەتی سیاسی کوردستان دەکەم وەسەرانی هەرسێ سەرۆکاتەکەی هەرێم هەرچی زووە ڕێوشێنی پێویست کە ئەوەی لە تواندا هەیە بیگنە بەر ئەو مەصرفە خەرجیە زیادانەی کە هەیە بیگەڕن بۆ خەڵک ئەو موسە زۆرانە هەیە کە هەمومان یەکسانی لە وڵاتەوە هەمومان لە بەرگریە یەکسان بین با لە ژیانیشا یەکسان بین بە ئەوەندەی کە هەمومان ئەوەی کە هەیە گشت هەمومان پێکەوە بیخۆین و ئەوەی شیکە نییە بە هەمومان پێکەوە بین بۆیە ئەو ڕێگا و شوێنانە دەتوانێت بگرێت بەڵام لە لایەکی تشەوە بۆنمە ئێستا کە سلێمانی سەرکەین ینی نابی حکوومەتی کوردستان وەکو هەولێر سەریکات چەند ڕۆژە لە سلێمانی هیچ نەخۆشی ینی بڵێن هینێکی هەڵگرێکی توشبوویە تۆمار نەکراوە ناکرێت وەکو هەولێر تەماشا بکرێت چونکە ئێمە لە ڕووی ئابوووریەکەەوە با خەڵ نەکەینە قوربانی ئەوە ینی ئابوووریەکەمان بە تەواوی داتە پێ و ئەو دۆخە بەردەوام بێ و خەڵ تووشی ئیرهاق بێت ئەگەر بێت و بازار کراوە بێت تا ڕادەیە خەڵ دەتوانێت هەندێک کار و کاسبیکە خۆی بژێنێت و ڕێگاکی تر بگرێت زۆڵی بازرگانی ناوخۆڵ بەدڵ نایە بۆیە داواکەم لە حکوومەتی کوردستان بەو قرارا بچێتەوە کە تا دەی چوار هەموو کوردستانە بە هیچ نەبێت بە پێی ناوچەکان خۆشبەختانە لە هەموو گەرمیانە هیچ حاڵەتی تۆمان نەکراوە لە شوێنەکانی زۆر شوێنەیە هیچ حاڵەت تۆمان نەکراوە لە سێمانیا چەندین ڕۆژە هیچ حاڵەت تۆمان نەکراوە ناکرێت وەکو هەولێر تەماشا خۆشبەختیەکە ئەوەیە ئەم ڕێژەی کە هەیە لە هەرێمی کوردستانە بەڕاستی ئەو ڕێژە زۆرە نییە کێسە لە وڵاتانی دەور و بەرمانایی بەدڵنیایەوە ینی ناکرێت ئێمە ینی بەوە ناکرێت ئێمە خەڵکەینە قوربانی لە ڕووی ئابوووریەکە و خەڵکەینە قوربانی پەتاکە چونکە پەتاکە وەکو پێویست نییە تەنانەت دکتۆرێک لە خەتەرەوە خەڵکی هەولێر ئەوەی باس کرد کە ئەو ڤایرۆسەی کە لە ڕۆژهەڵاتی ناوسەباتاوەتی لە کوردستان ئەو ڤایرۆسە نییە لەکە لە ئەوروپایە لەبەرەوەی یعنی جێگەی مەترسی نییە ڤایرۆسەکە و ئەوەی کە هەیە ینی خۆشبەختانە ڕێژێکی کەم هەیە لە کوردستان و خۆشبەختانە ینی ڕێژەی مردن لە چاو ئەوروپا وڵاتانی ترس ینی ڕێژەکە لە چاوانە سفرە بۆیە ناکرێت ئێمە دۆخە ئابوووریەکە بارە ئابوووریەکە بکەینە قوربانی ئەوەی کە حاڵەتێکەیەکە وەکو وڵاتانی ترنی بۆیە داواکەم حکوومەتی هەرێمی کوردستان هەرچی زووە ئەوەی کە پێویستە ڕێوشێن بگێتە بەر بۆی توانین خەڵک نقاسکەین زۆر باشە ئەمێ دوا قسەی جەناب دووەر بگرم و دوا خوێندنەوە و پێشبینیت بۆ ئەم ڕەوشە دارایە قورسە و بۆ ڕەوینەوەی ئەم ڕەوشە لە دنیا و لە هەرێمی کوردستان لە ڕاستیدا بەپێی تەوەقعاتەکان ڕەوشەکە ئاڵۆستر و قورسترە بێت چونکە هێشتاکە هێزەکان ملیان نەداوەی کە دان بە زەرەری گەورەی خۆیانە بێن و دەزانن زەرەکەن بەڵام هێشتا زەرەکان بە تەواوەتی یعنی ئازاری لە جەرگیانە داوە هێشتا ڕادەیەک تا ئەڕۆن بەردەوام بن بەڵام لە شوێنێکە ئەوەسن لەمەدا ئێمە کوردستان یعنی ناکرێت دەسەوەسان دانیشین و بەو شێوە بڕێن بۆیە پێویستە کات ینی لە ماوەی کە زلهێزەکان کە احتیاتێکی دراوی چاکی خۆیان هەیە و ئامادەن شەڕی ئەوە بکەن کە هەرچەند زەرەرکەن بەڵام لە ئەخیرا هەر براوە بن و نەتیجە براوە و دۆڕاوی تیا بێ بەڵام ئێمە لەم بەینا وەکو کوردستان ئێمە ئەگەر بێت و فریای دۆخی خۆمان نەکەوین ئێمە لە پێش ئەوانە دۆڕاوین و کاریگەریەکە زیاتر لە سێرەمە بۆیە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان هەرچی زووە ڕێوشێنی پێویست بگێتە بەر بۆی خەڵکی کوردستان لە نێوان جەنگی نرخی نەوت و پەتای کۆڕۆنا ڤایرۆسا تووشی کارەساتی گەورەتر نەبێت. بەڵێ دەست خۆش کاک ڕێباز سپاس دەکەم کاگێ ڕێباز حەسەن کە لە هەولێر لەگەڵ مایوەکو ئابووری ناسێک ئەمەوێت دوا خوێندنەوە و دوا قسە و دوا پەیامی بەڕێزی شت لەبارەی هەم کۆتایی هاتنی ئەو قەیرانە قورسەی کە لە ڕووی داراییەوە ڕووە کاتە هەموو جیان بۆی دابەزی نرخی نەوت هەم لە ڕووی ئەو قەیرانەشی کە ڤایرۆسی کۆرۆنا دروستی کردووە لەسەر هەموو جیان لە ڕووی داراییەوە خوێندنەوەی جەنابەت وەرگرم. بەڵێ وەڵاهی لە کۆتاییدا من دەمەوێت بڵێم هەر قەیرانە کە دێ کۆتاییشی هەیە بەڵام ئەو کۆتایی زووە یا درەنگ ئەوە دەگەڕێتەوە سەرکات بەڵام دڵنیا بە دڵنیایەوە کۆتاییەکەی هەیە و بە ئیشاڵڵا هەرێمی کوردستان بە سەرکەوتویش لەو
لەم قەیرانە دەرەچێتن بەس ئەوەی گرنگە بەلامەوە حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر سەرکردەکانی دەستیان بە گیرفانی خۆیان داکردبی بۆ ئەوەی متمانە بجێڕنەوە بۆ هاوڵاتیانی کوردستان ئەم دۆخی ئەوەیە بیسەرمێنن کە دڵسۆزی هاوڵاتیانن بەڵام بەڕاستی ئەگەر لەم دۆخەش وەکو قەیرانی 2014 کە تەنانەت هەرێمی کوردستان و تا ئاستێک عراقی گرتۆ بەهۆی شەڕی داعشەوە بێباکانە بکەونە بەر بڕینی موچەی خەڵک و دواخستنی موچەی خەڵک بەڕاستی کارەساتی مرۆیشی دەکەویتەوە چکە ئێستا کە دەبینین خەڵکانێکی زۆر کەسابەتیان ڕۆژانەیە ڕۆژانە 10,000 پەیدا دەکات بۆ بژێوی ماڵ و منداڵەکەی خۆی لە ئێستادا ئەو 10,000شی چەند ناکەوێتن بیداتە ماڵ و منداڵەکەی خۆی بۆیە ئەگەر ئەو قەیرانە بەو شێوەیە بەردەوام بیتن و کۆڕۆناش بەو شێوەیە بەردەوام بیتن هەرێمی کوردستان زۆر زەرمەند دەبی لە سەرجەم ڕۆکانەوە هەرچەندە ئێمە بۆرسەمان نییە مؤسساتی نینە بڵێن پشتی کۆمپانیای گەورە زەخمان نییە بڵێن وڵی زەرمەندی ئابووری دەبین چکە هیچمان نییە تا لە دەستی بدەین بەڵام لە ڕووی مرۆیەوە لە ڕووی بژێوی هاوڵاتیان و دڵسۆزی بۆ هاوڵاتیانەوە تووشی بێمتمانیەکی زۆر دەبین و لە کۆتاییدا بە دیوەکەی تر زەرمەند دەبین بۆیە ئێستا کە ڕۆژی ئەوەیە بەرپرسان و حکومڕانی ئەو وڵاتە چاوەک بخشێنەوە بە خۆیاندا و ئەوەی لە توانیاندا دابێتن دەتوانن بیکەن ڕێگە چارە هەیە هیچ هەم قەیران کە دێک چۆن دێ دەرچوونی هەیە کۆتایی هەیە ڕێگە چارەش هەیە لە ناو قەیراندا بۆ ئەوەی خۆتی تێدا دەرباسکە بە نەتیزەکی باش. زۆر سپاس بۆ کاکڕێباز حەسەن ئابووری ناز کە لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر میوانمان بووی هەروە زۆر سپاس بۆ کاکڕێبوار محەممەد پسپۆر لە بواری وزەدا کە لە ستۆدیۆی سلێمانی لەگەڵ سپاس کاکڕێبوار بەڵێ بینەرانی بەڕێز ئێوەش هەمیشە شاد بن و تەندروست باش بن و پابند بن بە ڕێنمایەکانی خۆپارێزی لە ڤایرۆسی کۆرۆنا و پابند بن بە قەدەغەی هاتوچۆ بۆی کە گیانی هەموو لایەکتان پارێزراوێت تا بێگەشتنەوەشی دیکە شاد و کامەران بن خواتان.